نێچیروان بارزانی سەرۆکی هەرێمی کوردستان لە دیداری سلێمانی وتارێکی پێشکەش کرد و تیایدا باسی لە پەیوەندیەکانی نێوان هەولێر و بەغداد و جێبەجێکردنی دەستور و مەترسیەکانی گۆڕانی کەشوهەوا کرد. ڕایگەیاند عێراق 57 مادەی دەستوری تایبەت بە مافەکانی هەرێمی کوردستانی جێبەجێ نەکردو و بۆ هۆیش هاوڵاتیانی هەرێم هەست بە هاوبەشی ڕاستەقینە لە عێراق ناکەن. بەداخەوە دەستور جێبەجێ نەکرا. ساڵی 2017 لە هەرێمی کوردستان لیژنەیەکی پسپۆر 57 مادەی دەستوری پەیوەست بە سیستەمی فدرالی و مافەکانی هەرێمی کوردستانی دەست نیشان کرد کە هەتا ئێستاش جێبەجێ نەکراون. سەرۆکی هەرێمی کوردستان لە بەشێکی دیکەی وتارەکەیدا سوپاسی حکوومەتی عێراقی کرد بۆ پەسەندکردنی بڕیاری بە پارێزگاکردنی هەڵەبجە. داوای لە حکوومەتی عێراق کرد بودجەی پێویست بۆ ئاوەدانکردنەوەی زیاتری هەڵەبجە تەرخان بکات. ئەو هەنگاوەشی بە دەستوری و پاڵپشتکراو بە بڕیارەکانی دادگا ناوبرد بەرامبەر بە تاوانی ڕژێمی پێشووی عێراق. داوا لە حکوومەتی فدرال دەکەم بودجەیەکی تایبەتی تەرخان بکەن بۆ ئاوادانکردنەوەی هەڵەبجە و قەرەبووکردنەوەی کەسوکاری قوربانیان و برینداران. لەبارەی گۆڕانکاریەکانی کەشوهەوا نێچیروان بارزانی هۆشداریدا ئەوەی خستە ڕوو گۆڕانی کەشوهەوا تا ساڵی 2050 دەبێتە هۆکاری کۆچی ملیارێک و 200 ملیۆن کەس. بەداخەوە عێراقیش یەک لەو 5 وڵاتەیە کە زۆر کاریگەری گۆڕانی کەشوهەوای لەسەر دەبێت. بۆیە ئەوە ژیانی خەڵک دەخاتە مەترسێکی زۆر گەورە و عێراق پێویستی بە پلانێکی استراتیژی زۆر گەورەیە بۆ ئەوەی بە سەلامەتی بمێنێتەوە. عێراق یەک لەو 5 وڵاتەیە کە زۆرترین کاریگەری لەسەر دەبێت. ئەمە بابەتێکی زۆر جددی و ژیاریە. دەبێت گفتوگۆی نێوانمان زۆر بکات بۆ دویزینەوەی چارەسەر. دەبێت گفتوگۆی زۆر لەگەڵ وڵاتانی ناوچەکە بکەین بە تایبەتی تورکیا و ئێران بۆ کەمکردنەوەی زیانەکانی ئەم گۆڕانە و کەم ئاوی لەسەر عێراق.